و بارودۆخە سیاسێکی ئێستا لە تورکیا گوزەرێ پێویستی بە گفتوگویەکی ئاشتیانە هەیە ئەوەی ئەوان لەگەڵ ئێمە باسییان کە پشتیوانیکردنی خەباتی مەدەنیە خەباتی مەدەنیانە بە ڕێگەیەکی ئاشتیانە لە تورکیا چارەسەر بکرێ گفتوگۆ جێگەی شەڕ و چەک بگرێتەوە ئێمەش لە بزوتنەوەی گۆڕان پێمان ڕاگەاندن وەک هێزێکی مەدەنی کەمە تا ئێستا خاوەن هێزی چەکدارین و باوەڕمان بە خەباتی مەدەنیە بۆیە وەفدی هەدەپە بە دەستە خوشکی خۆمان نەزانین لە ڕووی سیاسەتی مەدەنیەوە بۆیە هەموو پشتیوانیەکانەکەین وەک هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان چیمان پێ بکرێت لە ناو پەرلەمانی کوردستان و لە ناو دامەزراوەکانی تر و لە ناو بڕیاردانی سیاسیا بۆ پشتیوانی ئەوانێکین بێگومە.